ئێوارەتان باش زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. بۆ ئەمڕۆ کاگوریای سەید مهرداد تەمبورمان بۆژەنێ. کاگوریا کوڕی مامۆستا سەید مهردادە، ماوەی 4 ساڵە هەر لای باوکی خۆی وانە ئەخوێنێ، دەرسە خوێنێ. تەمەنی خۆی 14 ساڵە، واتە لە 10 ساڵیەوە دەستی پێ کردووە. ئێمە زۆرمان پێخۆش بوو کە ئەمڕۆ کات و دەرفەتی هەبوو، هەرچەنە خوێندکارە و مۆڵەتیشی وەرگرتووە کە ئەمڕۆ کاتێکی تایبەت بۆ ئێمە دروست دەکا. من ستەیج بۆ کاگوریا بەجێڵم و دڵنیام کە کاتێکی خۆش بەسەرە بین. سوپاس.
زۆر سپاس کاگوریاگیان پێزانینێکی زۆرمان هەیە بۆ بەشداریت ئەمڕۆ لەگەڵمانە پێم وایە کاتێکی زۆر تایبەتی بۆ دروستکردین لەو تەمەنەوە کە ئەو توانایەت هەیە ئێمەی زۆر دڵخۆش کرد پێم وایە هەمومان هەست بە شانازێکی زۆر گەوراکەین پێم وایە هەمومان ئێستا هیوای بۆ خوازین ئەوەیە کە بەردەوام بێ و هەمیشە و کارە جوانانە و لێ ببینین جاریکەش زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس